الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. بەناوی خوای گەورە میهرەبان بینرانی بەرنامەی زایاڵە سڵاوی خوای گەورەتان لەبێت. بەرنامەی زایاڵە ئەم جارە لە هاتوتەوە سلێمانی و لە یەکێک لە مزگەوتەکانی ئەم شارە لەگەڵ بانگبێژێکی دەنگخۆش و ناوازە دەبێتە میوانی ماڵەکانتان. بۆ بەرنامەی ئەم جارە مامۆستا ئیدریس لێرە لەگەڵ ئێمە میوانە و گوێمان لە دەنگی مامۆستا ئیدریس دەبێت بە شێوازەکانی بانگبێژی و بە ئاوازەکانی بانگبێژی ئاشناتان دەکات. بەناوی ئێوە شو بەخێراتنی مامۆستا دەکەین. مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی زایاڵەدا. خۆی گەورە سلامەت دەکەم مامۆستا گیان جەنابشان بەخێر بن و زۆر سوپاستان دەکەین. زۆر سپاس دەکەین. هەر وەکو پرسیاری هەمیشەی بەرنامەکەمان ناسانەی کورتی خۆت مامۆستا ئیدریس کێیە لە کێیەکەوە دەستی کردووە بە بانگبێژی؟ سەرەتا بەناوی خۆی بەخشن و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان بۆم دەرفەتە. داواکارم لە خۆی گەورە تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزە هەموو لایەکمان قوڵکە ئینشاءالله. من ئیدریس حەسەن شەریفم، دانیشتووی شاری سلێمانیم و خوێندکاری کۆلیژ دانیشتە ئیسلامیەکانم بەشی دیراسەتی ئیسلامی مەرحەلە 4 قۆناغی کۆتایی. داواکارم لە خۆی گەورە ختامام کاتە ختامێکی میسک خۆی گەورە سلاوی جەنابشتان بکەین ئینشاءالله. زۆر سپاس مامۆستا بەخێر بێ خۆ دووبارە بەخێراتن دەکەین. مامۆستا گەسەرەتا لەوە دەست پێ بکەین چۆن ئەم بوارەت هەڵبژارد بواری بانگبێژی تۆ لەگەڵ ئەوەیدا کە خوێندکاری زانکۆیت و سەرقاڵی کاروباری ڕۆژانەشی بێگومان. بەڵێ مامۆستا گیان طبعاً چۆن بە یەکۆت گوجاندووە؟ طبعاً سەرەتا ئێمە هەر کەسێکە لە مەجالەیە بەتایبەتی ئەگەر توانە و تاقەیەکی باشی هەبێت هەر حەزەکە حەزێکی سەرەتایی منداڵیە. من خۆم لە دەستپێکی ژیانم لە تەمەنی 8 ساڵی و 9 ساڵی و بەردەوام بانگ مەدا لە مزگەوتەکانە و لە تەمەنی 20 ساڵی و بەرەو دووە هەستم کرد کە ئەتوانم خزمەتی بکەم لە مەجالەیە. بۆیە هەوڵمدا ئەم بەهرەیەمان لە خۆمانە دۆزیە و تایە هەر شتێک کە پێویست بوو بۆ ئەوی کە من بتوانم خزمەتێکی باشتر بکەم بە مەجالە هەوڵمدا لە ساڵی 2012ەوە لە ڕێی کۆمەڵی مامۆسای بەڕێزەوە هەم لە ڕووی قیراعەتی بانگەوە هەم لە ڕووی مقاماتی بانگەوە هەم لە ڕووی زیاتر فراوانکردنی داوەکەمان گەڕان بەسەر مزگەوتەکان و هەر شتێک کە پێویست بوو بۆ ئەم مەجالە من وەکو خۆم هەوڵم بۆ دا و بە فەزلی خوای گەورە بە پشتیوانی کۆمەڵی مامۆسای بەڕێز و باش خوا پاداشی خێریان باتەوە توانیمان بەدەستی بێنین. بەڵێ مامۆستا گرینگە بەڕاستی ئەو کەسێک کە بانگ دەبێژێت بە شێوەیەکی زانستی فێری هونەرەکانی بانگبێژی بێت. بەتاکید مامۆستا گیان بانگبێژی تەنها ئەوە نییە کەسێک بێت ڕاستەخۆ بێتە ناو مزگەوت و ماهیکە داگیرسێنێت و بانگ بات. ئەکید ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر باسێکی کورتی بانگ نازڵبوونی بانگ بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەستپێکی داوایە لە مزگەوت ئەمایەوە چاوەڕێی خەڵکی ئەکرد بۆی بێن نوێژ بکەن. دواتر بیریان کردەوە ئەبێت ئێمەش زەنگێکمان هەبێ بۆ ئەوی خەڵکی بێ بەدەم نوێژەکانی و بزانێکەی نوێژە فەرزەکانە. ئەو پێغەمبەری خوا تەرحی ئەوەی کرد کە بێت زەنگێک دابنێن طبعاً خۆی پێی خۆش نەبوو کە ئەم زەنگە هەبێت لە دڵەوە پێی ناخۆش بوو بۆیە خوای گەورە ئەگەر لە دڵی پێغەمبەرەکەی هەیە صلی الله علیه وسلم بۆیە دواتر یەکێک لە سەحابە بەڕێزەکان کە عەبدوڵڵای کوڕی زەید بوو ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت شەو خەوت خەوی بینی کەسێک هات بە جلێکی سەوزەوە بە چوادەوریا ئەخولایەوە زەنگێکی بەدەستەوە بوو. ئەم سەحابە بەڕێزە پرسیاری لێ کات ئەڵێت بێ زەحمەت ئەو زەنگە نافرۆشیت؟ ئەوش جوابی دەدات وەڵێ بۆچیتە؟ ئەڵێت دەمانەوێت لە ڕێی ئەم زەنگەوە مسلمانان ئاگادار بکەین بۆ ئەوەی کە بێن بۆ مزگەوت و نوێژ بکەن. ئەڵێت ئەمەد نادەمێ بەڵام شتێکی باشتر لەمەت فێرەکەم. طبعاً ئەوش زۆری پێخۆشە بێت گوێبیستێ بێ کاتێک کە بزانێ ئەو شتە چییە. طبعاً ئەڵێت چی ئەڵێم لەگەڵ ما بیلێرەوە ئەوەیە کە بانگی فێرەکەت هەر لە ئەوەڵی بانگەوە هەتا کۆتایی لە الله ئەکبەر تاوەکو لا ئیلاهە ئیلا الله فێرەکە و دواتر دەڕوا و ئەگەڕێتەوە ئەڵێ شتێکی ترشت فێرەکەم ئەمەش بگەێنە قامەتی فێرەکە کە الله ئەکبەر دوو جار و شهادەکان جارێک و هەتا کۆتایی دواتر کامی بۆ پێغەمبەری خوا باس کرد هات پێم خوا فەرمی دڵی خۆش بوو طبعاً فەرمی ئەمە خەوێکی ڕاستە
و دواتر ئەمری کرد بە طبعا صحابە بەڕێزە عەبدوڵڵای کوڕی زەید کە جێڕایەوە پێغەمبەری خوا فەرمووی ئەمەی کە وتت فێری بیلالی بکە کامەیەکی ترە لە قسەکانمان ئینشاءڵڵا قسەی لەسەرەکەین کێشیا و بانگدان عەبدوڵڵای کوڕی زەید کە پێغەمبەری خوا ڕای سپارد فەرمووی بیلال فێری بانگدان ئەم بانگە بکە کە فێر کراویت بۆیە ئەو بانگ بەڵێ مامۆستا دیارەگەن نەچینێ زۆر بوارە مێژوویەکەی بەس دەمە بپرسم بەڕاستی هۆکاری دەستشانکردنی بیلال بۆ بانگبێژی مەسەلە دەنگ خۆشیەکەی بووە یان شارەزایەکەی بۆ چی بووە ویستم ئاماژەی پێ بکەم ئەو بوو کە بەڵێ عەبدوڵڵای کوڕی زەید خەوی بینی بەڵام پێغەمبەری خوا بۆ بیلالی هەڵبژارد صلى الله عليه وسلم طبعا فەرمووی بیلال لە تۆ دەنگی بەرزترە و دەنگی باشتر و خۆشترە بۆیە ئەمە سەحابە بەڕێزە بیلالی بە تەواوعەوە فێر کرد ئینکاری نەکرد خۆ من بینیومە خۆ من فێر کراوم بۆ بێ بیلال بێت سمعنا وأطعنا گوێڕاڵی پێغەمبەری خوای کرد چی فێر کراوە لە خەوەکەیە بیلالی فێر کرد و بیلالیان نارد بانگیدا ئیمامی عومەر گوێی لێ بوو هاتە خزمەت پێغەمبەری خوا فەرمی سوێن بەوەی کە تۆی بە حەق ناردووە منش ئەم شەو هەمان خەوم بینی ئەو بوو لەوە کە بیلال هەڵبژێرا بۆ بانگ لە سەدەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ینی ئەو کەسانی کە بانگیان بێشەوە کەسی تایبەتمەند بوون ئەگەر بیبەستمەوە بۆ ینی ئەو سیفەتانە چین کە لە بانگ بێژدا هەبێت بانگ بێژ دەبێت کەسێکی چۆن بێت طبعا مامۆستاگیان ئێمە سەیری ئەو سیفەتانە بکەین کە پێغەمبەری خوا دیاری کردووە صلی الله عليه وسلم بیلال بۆ بێ بانگ بات بیلال لە ژێر پێی قوڕیشەکانەوە کافرەکانەوە بۆ بەرزترین جێگای مسلمانان کە مەکەیە ئەمە تەڵەن دوو خاڵی زۆر گرنگ لە مۆزوع هەیە خاڵ یەکەم بە کورتی ئەوەیە کە پیشانی هەموو خەڵک بدرێت کە بەڵێ ئەمە ئیسلامە ڕێز دەگرێت لە حەبەشیەکی کۆیلە کە ئیمامی ئەبوبەکر ئازادی کردبوو کە بیلالە دەبێت لە ژێر پێی قوڕیشەکانەوە بشێت بۆ بەرزترین جێگەی مسلمانان بانگ بدات ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم ئەوە بوو کە بەڵێ بیلال شیاو بۆی کە بانگ بات چوە پێغەمبەری خوا وەسفی کرد صلی الله عليه وسلم فەرمووی بیلال دەنگی بەرزە بیلال دەنگی خۆشە بەڵێ بیلال بۆم بانگ بدات دڵدڕمان ئارام بێتەوە بانگ کرد بەڵێ مامۆستا جەنابەت گە بە شێوەیەکی زانستی ئەم بابەتانە خوێندووە لە بواری بانگ بێژیدا خۆت زیاتر لە کام مەقامەدا دەبینێتەوە یاخود کامە زۆر بەلاتەوە دووبارەی دەکەیتەوە لە کاتی بانگ بێژیدا بەتاشیل مامۆستاگیان من هەر خۆم لە تەمەنی ئەوەی کە باسم کرد بووە حەزم زۆر لە بانگەکانی حەڕەمی مەکە بووە هەر هەردوو بانگەکەی بانگی یەکەم و دووەمیان زۆر حەزم لێ بوو بەردەوام گوێم لێ ئەگەر حتا لە کۆنشەوە هەر بەم شێوازە بانگمەدا بەڵام ئیتر بە پێی تەمەنەکە و بەبێ ساغبوونەوەی دەنگ توانیم بگەمە ئەوەی کە ئەم بانگە بتوانم خزمەتێکی باشی تیا بکەم کە ئێستا لە هەر مزگەوتێکە ئەم بانگە ئەدەین خەڵکێکی زۆر دڵخۆشە پێی و خەڵکێکی زۆر دەرمامۆستا بڕیارە ئەمڕۆژ کاتی بانگی ئەسر هەر بەم بانگی حەرەمەکە بۆ بانگی ئینشاءڵڵا مامۆستا جگەل لەوە ئەنی کام شێوازی کرد لە دەنگی خۆتا بینیوێتەوە تاقیت کردێتەوە سپاس بۆ خوای گەورە هەموو شێوازەکانی بانگدان ئەتوانین بانگ ببم بەڵام ئیتر هەموو قاریەک و هەموو مؤذینێک لە یەکێک لە مقامەکانە زۆر سەرکەوتووە ئەتوانێت زۆر باش بانگی پێ بدات من خۆم لەم بانگی حەڕەمەیە بەعام لە مقامی حیجازەکانە زۆر باشم بەتایبەتی لە بانگی حەڕەمە الحەمدولله زۆر باش دەتوانم بانگی پێ بدەم ئەوەی کە خەڵک ئەیلێ نەک من خۆم بڕیا لەسەر خۆم وەسفی خۆم بکەم ئینشاءڵڵا گوێمان لێ بێت بینرانش گوێیان لێ بێت ئینشاءڵڵا ئەی مامۆستا سەبارەت بە بانگی کوردی ینی بانگێکی دیاریکراومان هەیە کە لە کوردستان زۆر با بێ خەڵک بەو شێوازە ئاشنا بوو بێ بەتاکید مامۆستاگیان ئەو شتە من ئەگەر سەیری بکەین ئێمە لە ڕووی مێژوویشەوە سەیری بکەین کورد وەکو خۆی ئەگەر ئێمە بانەوێت توا پێغەمبەری خوا ئامۆژگاریمان ئەکات کاتێک کە قورئانتان خوێندووە دەبەن دوو شتمان هەیە کە ئێمە بە ئەحکام بیخوێنین کە قورئان و بانگە و پێغەمبەری خوا ئامۆژگاریشمان ئەکات ئەفەرمێت لەسەر شێوازی ڕەسەنی عەرەب قورئان بخوێنن چونکە پێخوای گاتی خوای گەورە نازڵی قورئانی کرد بۆ عەرەب ئەو شێوازەی عەرەب باشترین شێواز بۆ بانگ بۆ قورئان و بۆ بانگش بۆیە ئێمە باشتر وهایە بگەڕێن بۆ ئەوی کە پێغەمبەری خوا ئامۆژگاری کردوین لەسەری کە ئێمە وەکو کورد ئەکرێ شتێک هەبێ بانگی پێ بدرێت شێوازێک بەڵام ئەوەی کە من خۆم بە تەجروبەی حاڵ بینیومە باشترین شێوازێکی بانگدان باشترین دەربڕینی لەفظی بانگەکە کە بۆ شێوازی نازڵ بووە لە مقامە لەو شێوازی بانگدانانەیە کە لە نیشەدروگەی عەرەبە هاوترێت ینی حەقی خۆی پێ ئەدرێ بەڕاستی مامۆستا گەر جگە لە بانگی حەرەمی مەکەوانە ئەنی لەو بانگانی کە ئاماژت پێدا بانگێک بە شێوازێکی زۆر کەم بۆ ئێمە پێش بزانین چۆن دەڵێت طبعا مامۆستاگیان ئێمە بانگ بەعام شێوازی میسری جیاوازە عێراقی جیاوازە حیجازی جیاوازە مقامەتەکانی جیاوازە ڕاستی هەیە سێگای هەیە بەڵام لە مقامی میسریا باشم و لەگەڵ مقامی حیجازیەکان ئەو دوو بانگی کە عەرزم کردی بانگی حەڕەم یەکەم و دووهەمی بەڵام مقامی حیجازش هەرتیایە باشم ئەتوان بانگێکی زۆر باشی پێ بدەم کە بەم شێوازەیە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أبا مقامي حجازة نمونيشي كم مامۆستا بانگی میسری چۆنە
بانكي مصري ما مصيان طبعا هم جورا كان مقام مصري هر همانه حسنا مخوم تجربه المصريه يعني بالله القران خوينا الحمد لله زوزور يعني اگر استعمل اگر بنمونشي كرد ك الشيخ عبد الباسط شيخي مشايخ رحمه اخوان اللي بيت بانيا بيدا الله اكبر الله اكبر الله اكبر الله اكبر ام بانجي مصري ما شاء الله دنگ خوش بیا خو مصا بخوزای مصا مثلا لما گیر رمضان دایم براستی کاتکشی لو کاتیا کاتی گرما و هلاکتیه دا نشین دیجا برنامه که دین تا کاتی بانگ دی ان شاء الله فرما مصا ئەگەر بینەوە سەرباسی بانگبێژی دەبینی ئێستا لە بەشێکی زۆری مزگەوتەکاندا بۆتە سیستەمێکی ئەلکترۆنی ئەمە تا چەند چێژی بانگدانی کوشتووە لە مزگەوتەکاندا تۆقسە چیە لەسەر ئەم بابەتە؟ وەڵای مامۆستاگیان بە مۆزوعی زۆر گرنگ بزانین دەستە خۆش بێ بەڕاستی ئەم سیستەمی ئەلکترۆنیە ئەتوانم بڵێم بە شێوازێکی زۆر ینی سلبی کاریگەری دروست کرد لەسەر مزگەوتەکان و لەسەر ڕۆحیەتی بانگدان و ئەم شیعارە گەورەی ئیسلام بەڕاستی ئەتوانم بڵێم ڕۆحیەتی لە مزگەوتەکانان نەهێشتووە يعني بشوازك خلق زور بيتعقته بن منتو اگر بشيد مزگود و استميت يابيت ناو مزگود صوتي ثانيه تنها لدرو بانجي مردو هي مردو بو منايك الين خلق تاموشجي لنا واو تشجنيه كراس خو بانج كسك بيد راس خو خلق بيبينه بانج بدات خلق دل خوش بكات اما هو كارتشيا مثلا وي بانج بيجنيه ياخذ هو كار اوي كمان بتجربه خوم يعني بيني وما جرينتين هو كار لم موضوعيه اداره كردي مزگوتكانه مامۆستاگیان ئەو مزگەوتانی تەواوی مزگەوتەکان کەسێک هەیە کە ئیدارەیە کات کە ئەوش مامۆستایانی ئاینی بەڕێزە تاجی سەرمانن حەق وایە ئەم مامۆستاینیانە هەر یەکەیان هیوادارم لە ڕێم بەرنامەی ئێوە هەر مامۆستایەکی ئاینی هەر کەسێک کە ئیداری مزگەوتەکە گوێی لێمان بێت و کە ئیشێ بکات لەسەر ئەم مۆزوعە هەوڵ بن مزگەوتەکانیان ڕێک بخەنەوە کەسی دیاری کرا و هەیە یەکێک لە ئەرکەکانی مامۆستای ئاینی ئەوەیە کە مؤەذین دیاری بکات حەق وایە مؤەذینی شیا و دیاری بکەن بۆ ئەوەی کە بانگ بدات بۆ ئەوەی خەڵک دڵخۆش بێت بەڕاستی فەراغی ئیداری لە مزگەوتەکانە وای کردووە کە ئەم سیستەمی ئەلکترۆنی دابهێنرێت و کاریگەریکی زۆر خراپیش لەسەر مسڵمانان هەیە و خەڵک زۆر دڵتەنگ مامۆستاگە بیبەسمەوە بۆ ئەوەی کاریگەری بانگبێژی ڕاستەوخۆ لەسەر نوێژخانان چییە؟ مامۆستاگیان تۆ لێرە کەسێک هەڵەسێ بانگەدات بەڕاستی ئێمە کاتێک ئەگە بگەڕین و بۆ سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و بیلال بینینی بیلال لە شوێنێکی بەرزە خەڵک هەر بە بینینەکەی دڵخۆشە بێت و بەرزکردنەوەی شیعارێک کە ئێمە ئەزانین ئەم شیعارە مسلمانان چەند دڵخۆشن پێی يعني بۆ خۆی زیندووە ینی شتێکی زیندووە لەکوێ جیهازێکی مردوو لە پشتی دیوارێک و بانگ بدات لەکوێ گەنجێکی دەنگ خۆشی ینی شارەزا لە بانگێکی مەزبوط و لە قیڕائەیەکی مەزبوطی بانگ بێت لە بانگ با خەڵک بیبینێت بەڕاستی دوشتی زۆر زۆر لێک جیاوازن و مامۆستا حەزەکەم بە کورتی شتێکش پێ بڵێم کە لەوانەیە زۆر لە بەرنامەکەی مەشا ئەوە نەبێ بەڵام بە گرنگم زانی بەڕاستی حتا لە ڕووی شەرعش و ئەم شێوازی بانگدانە يعني زۆربەی قسەی لەسەرەوە بە نادروستی ئەزانن حەزە زانانی خۆمان محەممەد صالح حوسەیمین ڕەحمەتی خوای لەبێ ئەڵێ ئەمە کارێکی ناجایزە چونکە هەموو عیبادەتێک لە ئیسلامە نیەتی هەیە ئەمە کارێکە کە کەسێک بە جیازە بانگەدا نیەتی تیان نییە بۆیە بەڕاستی بە کارێکی خراپی ئەزانن و هیوادارم لە ڕێم بەرنامەی ئێوە ئەم شتا یا کەم کردێتەوە یان بنەبڕ بکرێت ئێمەش هیوادارین ڕاستی چاوێک بەم بارەدا بخشێنێتەوە چکە بەڕاستی کۆمەڵە گەنجی باش و شارەزا لە بواری بانگبێژیدا لە هەموو شارەکانی کوردستاندا هەیە دەرفەت بەوانە بدرێ باشترە لەوەی کە خۆت باس کرد لە ڕێگەی جیازێکی مردووە بانگ بەڕاستی بە گوێی خەڵکدا بدرێت مامۆستا ئەگەر بینەوە سەر ئەوەی سەلوانێک کۆمەڵێک خەڵکە بێ یاخود لەوانێک کۆمەڵە کەس ئێمە بینێ و دەنگی لە بواری بانگبێژە دەنگێکی باشی هەبێ بەڵام ئەو دەرفەتەی بۆ نەرخساوە بێت خۆی تاقی بکاتەوە یاخود بێتە ناو بوارەوە کە تۆ سەرەتا دەست بە بوارە کردووە قسە چیە بۆ کەسانی کە دەیانەوێت سەرەتا بێنە ئەو بوارەوە مامۆستاگیان تەقەن لە وڵاتی ئێمە بەهرەمەند زۆر زۆرە خەڵکانی دەنگ خۆش زۆر زۆرن یعنی دڵنیا بە من هەر مزگەوتێک لەم شارەیە بهێنە ئەتوانم 5 گەنجی دەنگ خۆشی زۆر متەمەکینت بۆ هەڵبژێرم کە تیا بانگ ئەدات و ئیلتزامشەکە بە کاتەکانی بانگەوە بەڵام گرنگ ئەوەیە کەسێک دێت ئەمانە پێش ئەخات من لێرەوە بەڕاستی ڕێم بەرنامەی ئەوە ئامۆژگاری هەر کەسێک ئەەکەم کە گوێی لێمانە بەڕاستی هەر کەسێک کە بانگەدا لە مزگەوتەکانە تکات لێ ئەەکەین ئەگەر دەنگت خۆشە ئەگەر قیڕایی بانگت مەزبوطە بانگ بدە
دەست خۆش بێ ئەگەر کەسێکی شیاوتر لە تۆ هەیە بیخەرە پێشەوە ئەگەر توانات نییە وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێت لە جوانی و مسلمانی تۆ وازێنان لە شتێکە پەیوەندی بە تۆ نییە دڵنیا بن ینی مامۆسای بەڕێز ئێمە بۆ ئەجر ئەم کاراکەین یعنی تۆ خۆش وای ئینسان کە کارێکە کا لە ئیسلامات چاوی لە ئەجرێکە تۆ دڵنیابی ئەجرەکە وەرئەگریت مامۆساگیان دڵنیا بە کەسێکە بانگەدات ئەگەر دەنگت خۆش نەبێت ئەگەر قیراعەکەی بانگەکەت مەزبوط نەبێت دڵنیا بە ئەجور نابی لەسەری بگرە قەرزاربارە بی لەسەری بۆیە بەڕاستی مسلمان زۆر گرنگە بزانێت کاکە چی ئەکات بۆیە قازان سەری مایان نەخوات بۆیە ئینشاءڵڵا ئامۆژگاریمان بۆ کەسانە ئەوەیە کە ئەم گەنجە دەنگخۆشانە پێش بخەن فەرمویان بکەن ئەنی دەرفەتەکە بەڕاستی بڵین تا ڕادەیەک لە چوارچەوەیەکدا بڵین دیاری کراوە بۆ هەندێک کەس بووە ئەو گەنجانە نانە پێشەوە مەسەلە چیە؟ بەڵێ مامۆستاگیان بە تاکید قۆڕ کراوە بەو مانایە بڵێ بەڵام من نەویستم دەستە باشە بەکە بڕاستە بگوم بەڕاستی مامۆستاگیان ئێمە بە واقعی قسە بکەین کەسێک لە بەردەم مایکەیە دانیشتووە بەڕاستی هیچ مواسەفاتێکی بانگبێژیتیان نییە دانیشتووە دوگمەکەش لەپاڵ دەستی خۆیەتی یان کەسێک گەنجێک دێ دەنگی خۆشە بەهرەمەندە ئەوێ بانگ بدات ڕێگەی نادات بە تاکید ئەگە بیشوێ بانگ وای کێشە دروست دەبێت گەنجی ئەمڕۆژ الحەمدولillah خەڵک واعیە نایە فیتنە لە مزگەوتەکانان دروست بێت بۆیە هەر خۆی لێلا ئەدات و ئەبێ دیسان بگەڕێن بۆ ئامۆژگاری خۆمان و خەڵکش بکەین کە دەست بە دینی خوا بگرین وەکوی کە خوا پێغەمبەری خوا ئامۆژگاریان کردووی ئینشاءڵڵا مامۆستا ئێمە وردە بەرەو کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە ئەگە بکرێت بزانین مامۆستا چی بکرێت بۆ ئەوی لە مزگەوتەکاندا ئێمە گوێبیستی بانگێکی خۆش و ینی لە هەمان کاتیجا کاریگەر بین ئەم هەنگاوە لە کێوە دەست پێ بکات بە تاکید مامۆستاگیان وەکو پێشترش باسمان کرد گرنگترین شت لە ئێرە لەم خاڵە ئەوەیە کە مامۆسایانی ئاینی ئەگەیان لە زەبطڕۆتی مزگەوتەکەیان بێت و ئەو کەسانی کە شیاون لە مزگەوتەکانیان لە بانگدان بیان خەنە پێشەوە و بیکەن بە ئیجباری بەسەر ئەو کەسانی کە ئیداری مزگەوتەکانەکەن ئەبێت ئەم کەسانە بانگ بدەن ئەبێت ئەو شتە ڕووی ئیداریەوە ڕێک بخرێت لەلایەن مامۆسایانی ئاینیەوە لێرە زۆر ینی حەزەکەم ئەو شتە زۆر بەزەقی باس بکەین مامۆسایانی ئاینی دەوری یەکەمیان هەیە لە مەوزوعی هەڵبژاردننی مؤذینێکی سەرکەوتوو لە مزگەوتەکەیە و هەشمانە حەچی مزگەوت لەم وڵاتەیە هەیە مؤذینی زۆر باشی تایە بەس مەجال بدرێت بەڵێ مامۆستا زۆر بە کورتی تایبەتمەندەکانی بانگبێژێکی سەرکەوتوو چییە یاخود چۆنە مامۆستاگیان تایبەتمەندیەکان ئەوەیە کە ئەبێت کەسێک بێت دەنگی خۆش بێت ئەبێت قیرائی بانگی مەزبوط بێت ئەبێت کەسێک بێت حتا لە ڕووی تەقوا و عیبادەتەوە ینی شیاو بێ بەوەکی لیا بانگ بدات و کەسێکی زبان پاک بێت کەسێکی عمل پاک بێت ئەمانە کۆمەڵێشتی زۆر گرنگن لە کەسێکا کە بانگ ئەدات کە بەرزترین شیعاری خۆی گەورە بەرزەکات و خەڵکی بانگە بۆ مزگەوت ئەبێت بەڕاستی کەسێکی بە تەقوا و مسلمانێکی باش و دەنگ خۆش و قیراءە باش بێت ئینشاءڵڵا مامۆستا دیارە ئێمە هێواش نزیکین لە کاتی بانگی عەسر ئینشاءڵڵا گوێمان لە بانگی عەسر دەبێت بە دەنگی تۆ و بەم شێوازەی کە بڕیارە لێرە بانگمان بۆ بێژیت بەر لەوەی بانکەمان دەست پێ بکەین قسەی کۆتایی تۆ چییە توێت چی بگەێنیت لەم وارەدا والله کۆتا قسەی من ئەوەیە ئامۆژگاریم بۆ خۆم و بۆ هەر کەسێکی ترش مادەمێن باسی بانگەکەین گرنگە بەڕاستی ئەو کەسانی کە بانگ ئەدەن شیاو بن بەوەی کە بانگ بدەن و مواسەفاتی بانگبێژیان تیابێ وەکو چۆن پێغەمبەری خوا بیلالی هەڵبژار چونکە شیاو بۆ بانگ بدات ئەو قسەی کۆتایی منە بۆ هەر کەسێکە گوێی لێمانە دووبارە سپاس مامۆستاگیان بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین کە میوانی بەرنامەی ئێمە بوویت خۆتان ڕازی بێت دەستخۆشی مۆجەنابێت بۆ ستاف ڕێزەکەش هەیە بۆ کەناڵە ڕێزەکەشتان زۆر سپاس گەورەتان ڕازی بین بەڵێ بینرانی عزیز و خۆشەویست بینرانی بەرنامەی زایاڵڵا ئەوەی بینیتان بەرنامەی ئەمجارە بوو لەگەڵ مامۆستا باسی بێک بوو لە بانگبێژی و هونەرەکانی بانگبێژی گوێمان لە دەنگی مامۆستا دەبێت و کاتی بانگی ئەسرا تا بەرنامەیەکی دیکە و لە مانگە پیرۆزەدا لە شوێنێکی دیکە بە ئێوە دەگەینەوە هەمووتان بەخوای گەورە دەسپێرین لە خوای گەورە داواکارین ڕۆژ و نوێژی هەموو لایەکتان قبول بکات خواتان لەگەڵ بێت مامۆستاگیان فەرمووی أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله
أشهد أن محمد رسول الله. أشهد أن محمد رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي